جەلالی مەلەكشا یەکێکە لە شاعیر بەناوبانگە کوردەکان و لە گوندی مەلەكشای سەر بە شاری سنە لەدایک بووە، هەر لە شاری سنە خوێندوێتی و هەروەها پەروەردەکراوە. مامۆستا جەلال مەلەكشا لە سەرەتاو بە فارسی شعر و پەخشان و هەروەها چیرۆکی نووسی و لە بەرهێز و پێزی دەرنووسینیشدا بەبێ ئەوەی کتێبی چاپکراوی ببێ ئەبێتە ئەندامی کانونی نووسەرانی ئێران. بێگومان شعرەکانی جەلالی مەلەكشا تا ئێستا بە زمانەکانی فارسی، عەرەبی، ئینگلیزی و سویدی وەرگێڕاون و بۆ ماوەی 15 ساڵ وەکو نووسەر و ڕۆژنامەوان دەبێتە ئەندامی گۆڤاری سروە و بەڕاستیش پەرە زمان و بە ئەدەبی کوردی ئەدات. لە بواری ڕۆژنامەگەری بەر لە ساڵی 1970 لە ڕۆژنامە فارسیەکان لە تاران ئیشی کردووە و ماوەیەکیش لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە گۆڤاری پرشنگ سەرقاڵی کاری ڕۆژنامەوانی بێت. لە شاری سنەش لەگەڵ چەند حوتەنامەیەک و هەروەها چەند گۆڤارێکیشدا کارەکە. جەلالی مەلەكشا یەکێک لەو ئەدیبانەیە کە هەم لە دنیای شعردا بۆ و هەمیش لە دنیای چیرۆکدا لە هەردوو بوارەکەدا کاری کردووە، بەڵام بە شعر و بە بەرهەمی جوانتر و زەریفتر و کاریگەرتر و بە بەرهەمی زیاتری هەبووە و قەڵەمێکی بەهێزتری لە شعردا هەبووە. لە کۆتاییدا و پاش خزمەتکردنی ئەدەبی کوردی و دەوڵەمەندکردنی فەرهەنگی کوردەواری جەلال مەلەكشا لە شاری سنە و لە ڕێکەوتی 31 دەی 2020 کۆچی دوایی ئەکات.